بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان 16 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامی کوردستان. کۆمەڵی ئیسلامی لە ساڵیادی ڕاگەیاندنی جەخت لە سەرداکۆکیکردن لە مافی هاوڵاتیان و مانەوە لە بەرەیگەل دەکاتەوە. بە میوانداری بەڕێز محەممەد حەکیم کارگێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکەمان شڕۆڤەی ئەم پرسە دەکەین. کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک پارتێکی ئیسلامی کوردی هەر لە سەرەتای ڕاگەیاندنیەوە چەندین قۆناغی سیاسی جیاواز و هەوراز و نشێوی تێپەڕاندووە. ڕوبەڕووی فشاری سیاسی و دارایی و ئەمنی جۆراوجۆر بووەتەوە بێەوەی ئەم ئاستەنگ و فشارانە کاریگەریان لەسەر ستراتیژی هەبێت. کۆمەڵی ئیسلامی کوردستان لەگەڵەوەی لە سەرەتاوە پارتێکی خاوەنهێزی چەکداری بووە، بەڵام لە پاڵخەباتی چەکداریشدا بەخی تەواوی باکایەکانی دیکەی کاری ڕاگەیاندن و جەماوەری و ڕێکخراوەیی داوە. هەموو ئەمانەش لە ئەدەبیات و هەڵسۆڕانی حەزباتیدا ڕەنگی داوەتەوە. پاش ئەوەش کە دەستبەرداری خەباتی چەکداری بوو، خەباتی سیاسی و جەماوەری کردا ستراتیژەتی کاری خۆی. 16 ساڵ دوای ڕاگەیاندنی لە ئێستادا کۆمەڵی ئیسلامی باهۆی هەڵوێستە سیاسیە ڕوون و ڕاشکاوەکانی وەستانەوە لە بەرەی جەماوەری و داخوازیەکانیدا. خاوەن متمانەیەکی جەماوەری بەرفراوانە و یەکێکە لە 5 لە ناسیاسیەکەی هەرێمی کوردستان. بۆ چارەسەری کێشە سیاسیەکان و دەربازبوون لە دۆخی چەقبەستووی هەرێمی کوردستانیش کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوو ئێستاشدا پێداگیری لە چاکسازی ڕاستەقینە و چالاکردنەوە و بەگەڕخستنەوەی دامەزراوە شەرعی و یاساییەکانی هەرێم کردووەتەوە و باکلیلی قەیرانەکانی دەزانێت. ئەمەش بە هەماهەنگی و کاری هاوبەشی نێوان لە نەکارەکانی سەرگۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان. کۆمەڵی ئیسلامی لە سۆنگەی بڕوای بەکاری مەدەنیانە و بەشداری لە کایی سیاسیدا لە دوای ڕاگەیاندنیەوە بەشداری لە سەرجەم هەڵبژاردن و ئاڵوگۆڕە سیاسیەکاندا کردووە و سەرباری ئەمەش کە ڕوبەڕووی ئاستەنگ و بربەست بووەتەوە، بەڵام توانیوێتی دەنگ و متمانەی بەرچاوی خەڵک بەدەست بهێنێت و ببێتە بەشێک لە هاوکێشە سیاسیەکان لە سەرهەرد و ئاستی عێراق و هەرێمی کوردستان. بەرەنجامی ئەمەش دامەزراندنی پەیوەندی دۆستانە و هەماهەنگی بووە لەگەڵ تێکڕای حەزب و لانەکانی دیکە لە پێناو بەرجەستەکردنی دادگەری کۆمەڵاتی و نەهێشتنی گەندەڵی کە باری سەرشانی خەڵکی هەرێمی قوڕس کردووە. لەسەر ئاستی نەتەوەییش گوتاری سیاسی کۆمەڵی ئیسلامی ڕوونە و هەمیشە پێداگیری لەسەر مافەندەتەوەیەکانی گەلەکەمان کردوتەوە کە سەرەکی ترینیان مافی بوونی قەواری سیاسیە لە چوارچەوەی دەوڵەتدا کە خاکەکەی کوردستان و گەلەکەی کورد بێت. ئەمەشی بە مافی شەرعی و یاسایی گەلی کورد زانیوە کە هاوشێوەی گەلانی دیکەی دنیا خاوەنی دەوڵەتی خۆی بێت. لەسەر ئاستی برایەتی و کاری هاوبەشی ئیسلامیش کۆمەڵی ئیسلامی خاوەن پرۆژەی واقعبینانەی خۆەتی لەم پێناوەدا پێداگیری کردووە کە دەبێت لە نە ئیسلامیەکان هەماهەنگی زیاتریان لە نێواندا هەبێت تاوەکو یەکگرتنیش بڕۆن، تاوەکو سنگ و قورسایی ڕاستەقینیان دەربکەوێت و بتوانن چالاکانەتر لە ئاستە سیاسی و جەماوەری و ڕێکخراوەیەکاندا ڕۆڵ ببینن. بۆ ئەمە بەستەش کۆمەڵی ئیسلامی بڕوای بە پرۆژەی کاری هاوبەشی ئیسلامیەکان هەیە و ئەم هەنگاوەش بە بەشێک لە دینداری دەزانێت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک محەممەد بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆچی 16 ساڵ لەمەوبەر کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕاگەیەنرا. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا من وێڕای سوپاسی جەنابتان داواکارم لە خوای پەروەردگار ڕۆژووی هەموو موسڵمانانی جیهان و بەتایبەت کوردستان قبوڵ بکە. پاشان پیرۆزبایی خۆم ئاراستەی تاک بە تاکی ئەندامان و کادران و دەنگدەران و هەواداران و ئەوانش کە پشتگیری کۆمەڵی ئیسلامی بوون لە قۆناکەکانی کاری و خەباتیدا پیرۆزباییان پێدەگەێنم و سوپاسیان دەکەم. ئەو کۆمەڵی کە ئێمە ئێستا یادی 16مین ساڵی دەکەینەوە بە جوهد و ماندووبوون و تێکۆشان و خوێنی شەهیدان و وارەقی پێشمەرگەکان و خوێنی بریندارانمان و زۆرێک لەوانەی کە زیندانی کران بم قۆناغە گەیشتوین. بۆیە حەقی خۆیەتی لەم ڕۆژەدا ئێمە سڵاو و ڕێزی خۆمان پێیان بگەێنین و پیرۆزبایان لێ بکەین و دڵنیایان دەکەینەوە کە ئێمە لەسەر ئەو ئامانجانەی لە پێناویدا کۆمەڵی ئیسلامی دروست بوو تێدەکۆشین و ئەوەی کە ئێستا کۆمەڵ تێدایە ئینشاءڵڵا چاکتریەکەین، باشتریەکەین و پێداگیری لەسەر هەڵوێستە سیاسەکان دەکەین کە کۆمەڵی ئیسلامی لە ناو جەماوەردا خۆشەویست کردووە. بەڵێ زۆر باشە. بەس سەبارەت بە پاشان
سەبارەت بەوەی بۆ کۆمەڵی ئیسلامی ئەو پرسیارەکەت بوو کە بۆ کۆمەڵی ئیسلامی پێش 16 ساڵ ڕاگەیەنرا ئەو کات ئەو بارودۆخی کە کاری ئیسلامی تێدا بوو و ئەو حزبەی کە هەمومان بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی و دیراسەکردنی ئێمە وەکو قیادەی ئێستای کۆمەڵی ئیسلامی کوردستان و ئەو برانەی کە ئەو کات پێکەوە کۆمەڵی ئیسلامیمان ڕاگەیان تەماشامان کرد کە کاری ئیسلامی لە کوردستانە و ئەو هەلومەرجە نێودەوڵەتیانەی کە بەڕێوەن و پاش 11 سپتەمبەر و ئەو هێرشانەی کەوا لەسەر عێراق بوو و باس لە لادانی ڕژێمی دیکتاتۆری سەڵتان دەکرا ئەو گۆڕانکاریانەی کە بۆ ناو عێراق باس دەکرا و دراسە دەکرا و لە پێناویدا کۆنگرە دەگیرا و ئەو ناڕەحەتیانەی کە لە نێو ئەندام و کادر و پێشمەرگەکانی بزوتنەوەی یەکبوونا دروست بوو و ئەویش کە کۆنگرەی یەکبوونی ئیسلامی کە بەستراوە دەرەنجامەکەی قبول نەکرا ئەمانە هەمووی کۆمەڵی هۆکار بوون کە لە هەمویان گرنگتر ئەوە بوو کە ئێمە پێداگیریمان لەسەرەوە کرد کە دەبێت شێوازی و ئالێت و میکانزمی کاری ئیسلامیمان گۆڕانکاری بەسەردا بهێنین و گرنگی بە کاری جەماوەری بە خەباتی مەدەنی و چوونە ناو شارەکان بدەین ئەمانە کۆمەڵێ لەو ئامانجانە بوو کە لە پێناویدا ئەو ئامانجانی کە کۆمەڵی ئیسلامیتان لە پێناودا ڕاگەیان ئامانجەکان هاتوونەتە دی یاخود ئەگەر ناتونەتە دی هۆکارەکەی چییە؟ پێم وایە زۆربەی ئامانجەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان هاتوونەتە دی و ئەویش نهاتووەتە دی دیارە ئەندێکی لەوەی بۆ کەم و کورتی خۆمان بگەڕێتەوە و ئەندێکیشی لەو هۆکارانە بۆ هەلومەرجی بەردەستی ئێمە ئەو کەرەسەیە کە لە بەردەستمانە لە ڕووی مادیەوە لە ڕووی مرۆییەوە لە ڕووی باودۆخ و هەلومەرجی سیاسیەوە ئەوانە دەکرێت بەربەست بوون کە هەندێک لەو ئامانجانە نەهاتوونەتە دی بەڵام زۆریش لە ئامانجەکانمان ئێمە هاتووەتە دی و گۆڕانکاری ڕیشەیی لە کاری کۆمەڵی ئیسلامی کوردستانە ڕوویدا و ئەو بوارانەی کە پێش کۆمەڵ تێدا لاواز بووین لەیان لە کاتی ڕاگەیاندنی کۆمەڵدا ئێستا زیاتر برەومان پێدا و بەرەو پێش چوینە تێدا. بەڵێ سەبارەت بە فکرەی کۆمەڵی ئیسلامی بۆ کاری ئیسلامی فکرێکی ناوخۆیی کوردستان یاخود پێویستە بە کۆمەڵی قوتابخانەی دەرەکی بزوتنەوەی ئیسلامیەکان بۆ کارکردن؟ یەکێ لە خاڵە ئەوانەی ئەو خاڵانەی کە خاڵە زەقانەی کە کۆمەڵی ئیسلامی کوردستانی پێدەناسرێتەوە ئەویش سربەخۆیی و خۆماڵی بوونی کۆمەڵی ئیسلامی کوردستانە کە کۆمەڵی ئیسلامی کوردستان سەر بە هیچ مەدرسەیەکی و قوتابخانەیەکی فکری یان ئیسلامی دەرەوەی سەر بە چ مەدرسەیەکە نییە. ئێمە خەڵکێکین کە کۆمەڵی ئیسلامیمان ڕاگەیاندووە کە خەڵکێکی کوردستانین و ئیسفادەمان لە هەموو قوتابخانەکان کردووە هەمووی هەر یەکە و لە ڕووی خۆیەوە قوتابخانەی بۆ نمونەکە زیاتر ناسراوە بە قوتابخانەی سەلەفی ئەمە ئیسفادەمان لێ کردووە و توراتە ئەو کتابانە ئەو مەنهەجانە کە لە ڕووی عەقیدە و بیر و باوەڕ و ئەوانەوە و ئەو مەدرسەی سۆفی بڵێن لە ڕووی تەزکیەی نەفس و مەدرسەی ئیخوان لە ڕووی تەنزیم و لە ڕووی کاری ئیسلامیەوە هەموو ئەوانەی ئیسفادەمان لێ کردووە و هەر یەک لە ئێمە ئەوانەی کە سەرکردەکان و کادرە باڵاکانی کۆمەڵی ئیسلامی و تایبەتەوانی کە پێش ڕاپەڕین هەبووین لە کاری ئیسلامیدا هەر یەک لەوانە ئێمە و مەدرسانەمان بینووە و ڕۆڵەی یەکێک لەو مەدرسانین بەڵام خودی کۆمەڵی ئیسلامی کوردستان سەر بە هیچ مەدرسەیەک نییە کە ڕێنمایی لەو مەدرسەیە بۆ بێ یان شتی لێ قەدەغە کرێ هەنگاوەکانی لێ قەدەغە کرێەوە تەوسیاتی بەسەرا بچەسپێنرێ ئێمە ئەومان لە قبول نەکردووە لە کەس و کەسیش سەر بە کەس نەبووین تاکۆ و ڕێنمایی ئەو تەوسیاتانەمانە بەسەرا جێبەجێ بکرێ بەڵام هەموو مەدرسەکان جێ ڕێز و ئەعتیبارە لای ئێمە و جێی تەقدیرن بەس ئێمە وەکو ئینتیما
انتیمامان نییە بۆ هیچ مەدرسەیەک ئەوەش دیارە هەم ڕووی ئەرێنی هەیە هەم ڕووی نەرێنیشی هەیە بۆ خۆی بەڵێ ڕوە ئەرێنی و نەرێنیەکە چییە؟ ڕوو ئەرێنەکەی ئەوەیە کە تۆ خەڵکێکی کوردستانی و خەڵکی وڵاتی خۆتی و کاری ئیسلامی دەکەی بۆ سەر بەخۆی و سەر بە هیچ لایەنێنیت ئەمە بۆ وەزی نێخۆ شتێکی چاکە بەڵام ڕۆ نەرینەکەی احتیمالە بۆ ڕووی پەیوەندیەکان بێ تۆ بۆ نمونە چیتە هەندێک مەحفەل هەندێک جێگا سیرەکەی ئەو بینیمانە ئێمە کە کاری علاقاتی لە هەرەکەن سیرەکەی مثلەن لەوێ لەو مەحفەلە قبول نیت یان وەرناگیرێ یان بەشداری پێ ناکرێت لەبەرەوە سەر بە فڵانە مەدرسە نیت یان لەبەرەوەی ئەوانەی سەر بە و مەدرسەن لە وڵاتەکەی خۆتا لێتە خوێندن و ڕاپۆرتی خراپت لەسەردەن چکەوە هەیە بەڕاستی ئەمە لە زۆر دەوڵەت ینی کە ڕوبڕوو بووینەتەوە تەماشاکەی خەڵکی راپۆرتی ناو هەرێمی کوردستان لەسەرمان دراوە کە ئەمانە عەقیدەیان تەواو نیە یانەوەیان تەواو نیان سەر بە فڵانە دەوڵەتن و سەر بە فیسانە دەوڵەتن ئەوانەمان زۆر باشە بەڵام ئەمە بۆ مەدرسە فیکریە کە ئەی سەبارەت بەو دابەشبوونە هەرێمایەتی کە لە ڕووی سیاسی و لە مانتیقا کە هەیە کۆمەڵی ئیسلامی دابەش بووە بەسەر ئەم ململانی هەرێمایەتێکە یاخود دەیوێت استراتیەکی سەر بەخۆی هەبێت ئێمە قەناعەتمان نییە ئەو ململانیانە هەمووی بۆ بەرژەوەندی خۆیانە وەکی بۆ بەرژەوەندی ملەتەکەمان نییە لەبەرەوە هیچ کات ئێمە قەناعەتمان نییە کە سەر بە تەرەفێک بین میحوەرێک بین و ئەو میحوەربەندیە کە لە ناوچەکە هەیە بۆ بەرژەوەندی ئەو هێزانەیە ئەو وڵاتانە و زلهێزانەیە بەرژەوەندی کوردانیە لە بەرژەوەندی تا ئێستا ئێمە میحوەربەندیمان بینیوە لە بەرژەوەندی کوردمان تێدا نەبینی نە کورد ئێستا خۆتەزانی ئەو میحوەربەندیە عێراقی تێپەڕاندووە بە کوردستانەوە ئێستا ناوچەکەی گرتووەتەوە و پێشتری شەو میحوەرانەی کە پێشتر هەبوون ئەوە ئێمە لە ژیانی خۆمان ئەوکو کۆمەڵی ئیسلامی کوردستان قەناعەتمان نییە سەر بە میحوەرێک بین و سەر بە ئەوە بین دەکرێت سیاسەتێکمان پێ باش بێ لەگەڵ سیاسەتی میحوەرێکە یەک بکاتەوە ئەو مانایەوە نییە کە ئێمە بەتایبەت لە بەغدا ئێستا هەندی هەڵوێستی ئێمە جاروایە لەگەڵ سیاسەتێکا یەک دەکاتەوە بڵێن دوو سیاسەتێ دوو ئاراستە هەیە هەندێک جار ئێمە هەڵوێستی برایانی فراکسیۆنمان تەماشاکەی ڕۆژێک لەگەڵ لە بڕیارێکە لە یاسایەکە لەگەڵ ئەم ئاراستەیە یەک دەکاتەوە لە ڕۆژێکی کە لەگەڵ ئاراستەیەکی تردا یەک دەکاتەوە جێی شانازیە بۆ ئێمە بەڵگەیەوەیەکە ئێمە سەر بەخۆین و سەر ململانیانە ئێوە چیە بۆ منە جارێک لەگەڵ من جارێک لەگەڵ ئەمەنی بەڵێ پێوەەر چیە بۆ ئەمە لایەوە ئێمە پێوەەر ئەو خودی ئەو بابەتەیە کە لێ باز دەکرێت پێوەرمان بەرژەوەندی جا لە بەغدا بێ بەرژەوەندی ئەگەر یاساکە تایبەت بێ بە هەموو عێراقەوە بەبێ بەرژەوەندی گەلی عێراق پاشان بەرژەوەندی خەڵکی کوردستان ئەمانە پێوەری ئەمەوە برایانمان لەو ڕووە دەستکراوە کردووە یەک جار یەک کێڵە گشتیمان پێداون و دەستکراوەمان کردووە ئەی سەبارەت بۆی کانێکدان ئێوە تۆمەتبار دەکەن بەوەی کە لە محوەرێک لە محوەرەکان بن سەبارەت بە مەدەڵی چی ئەمن هەر دەگەڕێمەوە بۆ ناوی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەر هەڵبژاردننی ناوی کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ خۆی هەر ئەو کات وەڵامگۆیەک بوو بۆ ئەوانەی کە ئێمەیان بەلایەکدا حساب دەکرد ئەو کات دەوترایانی ئەو کات کە تەڵەن سەرەتای 2000ەکان خۆتان نەزانن ینی سۆشیال میدیاوانە زۆر بە قوت نەبوو بەڵام پروپاگەندە بە جۆری تر و لە ڕۆژنامەکانە و لە ڕادیۆکانە هەبوو ئەو کات وا دەوترا کە ئێمە بۆ نمونە فڵانە ناو بۆ خۆمان هەڵەبژێرین چونکە فڵانە دەوڵەتە و ناوەی پێ باشە بەڵام کاتێک خەڵکی کۆمەڵی ئیسلامیمان کۆ کردەوە و ئازادانە خەڵکمان سەرپشک کرد و خەڵکی ئێمە بە زۆرینە کۆمەڵی ئیسلامی کوردستانی هەڵبژارد هەر لەو کاتەوە ینی بۆ نمونە هەبوو لەبەرەوە کات ڕێکەوتنامەیەکە بوو ڕێکەوتنامەی بینی بزوتنەوەی ئیسلامی و ڕێکەوتنامی 1970 لە بینی بزوتنەوەی ئیسلامی یەکێتی نیشتیمانی بە ڕعایەتی جمهوری ئیسلامی ئەو کات لەوەیە هەم لە ناو خۆ و هەم لە دەرەوە پێمان وترا بێگەر ناوی بزوتنەوەی ئیسلامێکە هەڵبژێرنەوە واوا بێ و چاکە بێ و
ینی اتفاقەکە بۆ ئێوە دەگەڕێتەوە و ئەمتیازاتەکان بۆ ئێوە دەگەڕێتەوە ئێمە وتمان ئێمە کە خۆمانمان ڕاگەیاندووە و کۆمەڵێکین و خەڵکێکی ئازادین خۆمان ناو لە خۆمانەنەی بۆ ئازادانە ناومان لە بەڵام خەڵکی لانی ترێ لە کوردستان بڕیاری بەسەردا فەرزکرێ ئەوەی هیچ کات بڕیارتان بەسەردا فەرز نەکرا باسی خۆمان دەکەین ئێستا ساڵیازی خۆمان و باسی خۆمانەکەین لەبەرەوەی خۆتان هیچ بڕیارێکتان بەسەردا هیچ بڕیارێک هیچ بڕیارێک لە هیچ کەسێ ئەمە بەناو هەموو کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە بە جەنابەت و بە هەموو بینەران ڕادەگەێنم بڕیاری هیچ کەسێ بەسەر ئێمە قبوڵمان نییە کۆمەڵ هەڵەوە شینەوە بەڵام بڕیاری کەس فەرز کرێ بە سەرمانە قبوڵمان نییە. زۆر باشە سەبارەت بە وێزگەکانی ژیانی کۆمەڵی ئیسلامی بە کۆمەڵی قۆناغ و وێزگەی جیاوازدا ڕۆیشتووە لە سەردەمی چەکداریەوە بۆ سەردەمی خەباتی مەدەنی و بۆ قۆناغی ئێستاش هۆکاری چییە ئەوم هەموو گۆڕانە بەسەر وێزگەی ژیانی سیاسی کۆمەڵی ئیسلامی داهاتووە؟ هەندێکی بۆ هەلومەرجی سیاسی ئەو کاتی کوردستان و عێراق تێتا تێپەڕی دەگەڕێتەوە و هەندێکیشی بۆ قەناعەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەگەڕێتەوە. بۆ نمونە ئێمە پێش ڕاگەیاندنی کۆمەڵ لە گەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە لە قسەدا بووین کە چکەوامان لە کۆمەڵی ڕۆوامان پێخۆش بوو کە ئێمە ئەو منتیقەیە کە کۆمەڵی ئیسلامی ڕادەگەیەنین لەو منتیقەیە نەمێنین بۆی هەم لەگەڵ برایانی ئەوانەی لەگەڵمان نابن وێ ڕای ئەو خەتەرەی کە ئێمە باسی دەکەین و دەکرێت هەندێشت هەیە دوای 10 ساڵ و 20 ساڵ باس بکرێگە لە کاتی خۆشی باز نەکرێت ئەو کات لە ڕووی برایەتیەوە و لەبەرەوەی نیێنی خەڵکێک بپارێزی باست ناکرد بە خۆتا خەڵکێکی بسڵمان بەڵام ئێستا حەقی خۆیەتەوە بوترێت کە هۆکارێک لە هۆکارەکانی کە ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەوشەوە ناو بزوتنەوەیەکون ئاراستەیەکی خراپی وەردەگرت و ئێمە ئاگدار بووین خەڵکێک لە دەرەوە هاتبوون لە مەدرسە جیهادیەکەەوە با بڵێن لە قاعدەوە هاتبوون و بۆ ئەو منتیقەیە و خەریکی کار بوون و قسەیان لەگەڵ ئێمە دەکرد کە چۆن بەسەر بزوتنەوە یەکبوونا جۆرێ لە ئینقلاب بکرێەوە چی بکرێەوە چی نەکرێەوە هەندێکشی لەم بەرنمەیە ناوترێ بەڵامێکی لەوانەکەەوە بوو دەبێ ئێمە ینی ئەگەر ئێمە کۆمەڵمان ڕانەگەیاندایە ئەو ئاراستەیە کە دروست بوو دوایتر جندول ئیسلام و ئەنسار ئیسلامی دروست بوو خەڵکێکی زۆری بزوتنەوە یەکبوونی ئەگرتەوە ئەو کات ئەو کارە گەورەتر دەبوو بەڵام من پێش وەخت ئەو بوو کە کۆمەڵمان ڕاگەیاند بەرنامەمان لەوانە تێکدا چونکە ئاراستەیەکی هەڵە بوو حەزمان نەکرد پێشمەرگەکانی بزوتنەوە یەکبوون و کادرەکانی بۆڕێخستنەکانمان بەرەو ئاراستە هەڵەیە بچن بۆیە وێزگەکانی ژیانی کۆمەڵ ئێمە وێزگەی ڕاگەیاندنمان هەیە کە کۆمەڵمان تێدا ڕاگەیان و لە وێزگایە کۆمەڵێ مەبادئمان کە پیشانماندا و دەستمان پێوە کرد کەمانە مەبدەئی کاری ئێمن بۆ نمونە دوورکەوتنە لە ململانێ لەگەڵ برا بسڵمانەکانمان لە بەگەڵ برا ئیسلامیەکانمان بۆیە دەبینی ئەمە و ماوەیش کە هاوسێ بووین لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی و ئەنساری ئیسلام و پێشتر جوندی ئیسلام یعنی خۆمان لە گرژیەکان و زۆر جار غەدرمان لێ دەکرا زۆرمان لێ دەکرا بگرە شارمان جێهێشت ئێمە شارێکمان جێهێشت بەس لەبەرەوەی ڕوبەڕووی برا بسڵمانەکان و برا ئیسلامیەکانمان نەبینەوە کە شاری سیروان بوو لەم لای شوێمە پێش ڕاگەیاندنی کۆمەڵ ینی پێشەوەی کە ناوی کۆمەڵ و وەسیوێکی پێنج بێ ئێمە لە گەڵێکێتیا هەوڵماندا کە بچینە منتیقەی پشدەر بەڵامەوان منتیقەی قەراغیان پێ باش بوو ئەو کاتێش لەبەرەوە ئێمە چەکدار بووین و خوێندنەوە سەربازەکان بووە و بڕیارانە ئیشی پێدەکرا پێمان باش نەبوو ئەگەرنا ئێمە بەسمان بوو کە بچینە ناو شارەکان و یەکێ لەو خاڵانە ئێمە تەکیدمان لێ دەکردەوە کە ئەویش کاری جەماوەریە چوونە مەڵبەندەکانە و حتا باسمان لەوە دەکرد کە هێزەکە پێش ئەوەی کە لە خوورماڵ بدرێ و لە مەکتەبی سەربازی ئێمە و برایانمان شەید بکرێ و دوایش بە اتفاقیە بگوازرێن بنکە و بارەگامان بگوازینەوە بۆ پشدەر پێش ئەوەیش ئێمە باسمان لەوە دەکرد کە ئەگەر دەرفەت گونجاوە بێ دەرفەت و هەلومەرجی کوردستانوانە هێزەکە ئەو هێزانە هەرێکێ ببینەوە مەڵبەند و شوێنی خۆی و زیاتر برەو بەکاری
کاری خۆمان و کاری مەدەنی و کاری سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە بەڕێز و دێو بوون بە هێزێکی مەدەنی مەسەلەی دەستبەردار بوون لە چەک ڕەنگە کۆمەڵی خەڵک ئێستاش بۆ چنی وابێ کە ئەم دەستبەردار بوون لە چەکە بوون بە هێزێکی مەدەنی لە لاوازی کۆمەڵەوە ببێت ڕەنگە بڵێن کۆمەڵ ئەگەر دەسەڵاتی بە ڕەنگە هەمان هێزی پێشووتر بێت ئەوەی کە بڕوایی وایە کە لەڕێی سەربازی و کێشەکان چارەسەر بکرێن. کاک حەکیمەوە ئێمە این باشترین بەڵگە لای من بۆ جۆڵامی ئەوانە وشەوەیە کە کۆمەڵی ئیسلامی کوردستان کە نزیکەی 4,000 چەکدارمان هەبوو ئەو کات جگە لە هێزی پشگیری و ڕێخستنەکانمان خۆشەویستترین سەرکردەی کۆمەڵی ئیسلامی کوردستان شەهید کرا بە زوڵم بە ناحەق لە بازگەی تاسووجە و هەموو کەس چاوەڕێی دەکرد کە کۆمەڵی ئیسلامی کوردستان بڕیاری شەڕ بدە و ئەو کات بڕیاری شەڕی کۆمەڵی ئیسلامی کوردستان بازنەی شەڕی یەکێتی و ئەنسارێکی زۆر فراوان دەکردەوە بەڵام ئەو کات کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕێی گفتوگۆ و ڕێی ئاشتی کاتێکە چەکیشی لەشان بوو و توانایشی هەبوو و هێزی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەو کات هەموو حساباتێکی بۆ دەکرا و ئێمە لەو کاتەیە ڕێگای لێکۆڵینەوە و تەحقیق و وردبوونەوە و کە زانیمان کە بڕیاری شەڕ واتە ئەو ناوچە دەگرێتەوە بۆ کارەساتێ بۆ منتیقەکە و ناوچەی هەڵەبجە و خوڕماڵ و شەهرە زوور و ئەوانە دروست دەبێ خۆمان لەوە پاراست و خەڵکەکەمان پاراست و کوردستانیشمان لە شەڕێکی تر پاراست. ئەمە بەڵگەی ئەوەیە کە کۆمەڵی ئیسلامی ئاشتیانە هەنگاوی ناوە بیری کردوێتەوە و بیری لای بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان بووە و هەموو قۆناغەکانی کاری کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڵگەی ئەوەن کە ئێمە لەوەدا ڕاستمان کردووە سەرەتای بەڵگەکانمان ژێکەم بەڵگەیشمان ئەوەیە. بەڵە زۆر باشە بەڵام ڕەنگە ئێستاوە مەسەری لە پەرۆشی کۆمەڵە بۆ دامەزراوەکانەوەی کە هێزی چەکدار لای حکوومەت بێت لای حزب نەبێت یاخود لە لاوازیە بووە ئەم بڕیارە. ئێمە ئەو بڕیارە قەنەعەتمان پێێتی و کاتی خۆی کە ئەو پرسیارە لە خەڵکی بزوتنەوەی ئیسلامی دەکرا بۆ چەکدارن بزوتنەوەی یەکبوون و دەیانوت مەترسی سەدام هەیە کاتی 2003 کە مەترسی سەدام نەما هەر بۆ خۆی ینی پاساوی ئەوە نەما تۆبان ومێدیشمان هەبوو بەڕاستی کە کوردستان بەرەو سوپایەکی نیزامی بڕە بەس پێم وایە جەماوەر هەڵوێستەکەی ئێمە نرخێنێ و هەڵوێستی ئەوانەی کە تا ئێستا دەستیان بە چەکدار و گرتو هێزی چەکداریان هەیە و تا ئێستا بۆی کوردستان دوو هێزی چەکدار و دوو هێزی ئاسایشی ئەمانە هەموو ڕەخنن لەوان خراپەن بۆ ئەوان ئەوەی ئێمەش کردمان شتێکی چاک و باش کرا. سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەگەڕێنەوە وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمانمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتە و میمۆری 32 گیگابایتە و کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. کۆمپانیای بەیزا
لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی ناوماڵ، کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی. هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان، سەلاجە و مجەمیدە، هەموو جۆرەکانی سپلێت، تەلەڤیزیۆن و تەبەخ و مڕەشەح، فرن و مایکرۆ، گسکی کارەبایی، غەسالەی جلشتن و قاپشتن. بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای پارێزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار. هەمومان پێویستمان بە گەشتی ئیمانی و ڕۆحی هەیە. سەفەرێک کە تۆز و گەردی تاوانمان لێ بتەکێنێ و لەوێچێ ئاوی بەراعەتمان پێ بنۆشێ. لەگەڵ کۆمپانیای پارێزان ئامادەی ئەو گەشتە ئیمانی و ڕۆحیە بە بۆ مەکەی پیرۆز و مەدینەی منەوەرە بە سەرپەرشتی حاجی ئامانج و کەسانی شارەزا و ڕێبەرانی ئەزموندار. لێرەوە پێتان ڕاگەێنین هاوکارتانە بین گەشتی عومرە بکەن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بۆ ئەوەی سکوونەتی ڕۆحتان بەرنە دیوارەکانی کەعبەی پیرۆز و دڵی گەرمتان بە ئاوی زەمزەم لە ئێوارانی ڕەمەزاندا فێنک بکەنەوە. گەشتەکانی کۆمپانیای پارێزان بەم شێوەیە بێت: 15 ڕۆژی سەرەتای ڕەمەزان، 15 ڕۆژی کۆتایی ڕەمەزان، سەرلەبەری مانگی پیرۆزی ڕەمەزان، لەگەڵ خزمەتگوزاریەکانی وەک دابینکردنی ڤیزا و بلیتی فڕۆکە بۆ وڵاتانی جیهان. کۆمپانیای پارێزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار. کۆمپانیای پارێزان. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم، شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم، شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم، ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت، تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک محەممەد ئەگەر قسە لە سەرڕەویستی ئێستای کۆمەڵی ئیسلامی کوردستان بکەین سەبارەت بەوەی کە بۆچی کۆمەڵێتە زۆرت جەخت لەسەر مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمان، دژایەتی گەندەڵی یاخود مەسەلەی کێشەکانی خەڵک دەکات و ئێوەکو کۆمەڵ سوودێکتان بینیوە لەو مەسەلەیە؟ بەڵێ ئێمە حزبی سیاسین دروست بووین بۆەوەی خزمەتی جەماوەری کوردستان بکەین، لە ناو کوردستانە دروست بووین و جیندای دەرەکیمان نییە. دەبێت بزانین کە کێشەکانی خەڵک چییە و چاوەڕۆنەکانی خەڵک چیە لە ئێمە. و ئێمە ئیسلامی زۆر جار بۆ تۆمەتبار دەکەین کە ڕێز لە یاسا ناگرین و ئێمە لەگەڵ کێشەی خەڵکانین و ئێمە بیچمان بۆ خەڵک پێ نییە. بۆیە هەر کاتێ قۆناغی کاری ئێمە بۆمان لوابێ کە ئەوە دەربخەین کە ئەو پروپاگەندانەی دژی ئێمە دەکرێت ڕاست نین و ئێمە حزبێکی لەگەڵ کێشە و غەم و پەژارەی خەڵکی کوردستانداین بە عەمەلی سلماندومانە و یەک قسەمان کردووە تا ئەو بابەتە کۆتایی لەو ڕۆ یەک ئێمە دامزراوی پەرلەمانی کوردستان لەو ڕۆژەوە چوینەتە ناوی پشگیریمان کردووە و دائیمەن لە هەموو خولەکانی لە خولی دووە کە ئێمە لە پەرلەمانی کوردستان هەین، لە خولی سێ و لە خولی چواریش ئێمە لە خولی دوو کە لە حکومەتیش بەشدار بووین و لە خولی سێ کە ئۆپۆزیسیۆن بووین و لە خولی چواری ئێستا کە لە حکومەت بەشدارین، هەموو بۆ خەڵکیمان سەرماندووە کە ئەو ڕێیەمان لە حکومەت بەشدارین لە جێی خۆی. بەڵام وەزیفەی ئێمە لە پەرلەمانی کوردستان کە دەرکردنی یاسایە و ڕێزگرتنە لە یاسا و ڕێزگرتن لە دامەزراوەکان ئەوەمان سەلماندووە و پاشان داخوازی خەڵک و چاوەڕوانی خەڵک چی بووە ئەو هەڵوێستانەمان نواندووە و ئەوەشی لەسەرین یەکێ لە مەبداەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستانە کە ئەویش تەماشای قۆناغەکانی کاری خۆمان بکەین و داخوازەکانی قۆناغەکان و چاوەڕوانی خەڵکی خۆمان لە کۆمەڵی ئیسلامی کوردستان
چییە و دەستمان بەسەر دەستمان بۆ مەبدانەی باشە بە چ جۆرێک پشگیریتان لە خەباتی پەرلەمانی کردووە ئێوە لەگەڵەوەدان پەرلەمانێکی گوێراڵی حیزب هەبێت لە کوردستان نەخێر ئێمە لەگەڵەوەداین پەرلەمانێکی ئازاد دەبێ و پەرلەمانتارانمان ئازاد کردووە من باسیشم کرد هەم لە بەغال لەم لە کوردستان هێڵێکی گشتیمان بۆ دیاری کردن و ڕۆژانە نەهاتوین ئاراستەیان بکەین و ئەویان پێ خەڵگیری پەرلەمانێکی گوێراڵێکێکا حەکی من باسی خۆمانەکەم دەبار و دۆخەکە سیاسەکەش باسی خۆمان چەند ئاراستەیە بۆی پەرلەمان لە کوردستان خەباتی پەرلەمانی چەند ئاراستەی ئاراستەیەک بەرە ئەوەی کە پەرلەمان ئاراستەیەک تەعتیلی کردووە و بێکاری کردووە و هەموو پەرلەمانتارانی هەردووتە ماڵەوە و ئاراستەیەکیش کە ئەوەیە کە پەرلەمان هەبێ و وڵاتی ئێمە نەک بەبێ پەرلەمانمانە بێ بۆی دەستورمانە بێ پەرلەمانمانەوێ بۆی بەپەلە دەستورمانە بێ و ئەگەر هەلومەرجی دەرێکی بلوواوە بۆمان لە پێشە فەرمونون بە ئەنگاوی سەر بەخۆی بنێن بەس لە پەرلەمانی کوردستانەوە بینێن لەبەرەوەی کۆمەڵی ئیسلامی کوردستان باسیەکە تا ئێستا هیچ قونسوڵێتێک نهاتووە بۆ لای ئێمە ڕەخنەمان لێ بگرێ هیچ وەفدێکی دەرەوە نهاتووە بۆ لە وەڵامی داواکانی ئێوە ینی بۆ دەرەوەیش ئێمە نوێنەرمان لە ئەمجارە و پەرلەمانتارانی لە یەکێتی ئەوروپا پەرلەمانێکێتی ئەوروپا داوت بوون سەرسام بوون یعنی لە دەرە یەک ئاراستە بینراوە یەک ئاراستەی کوردستان ئاراستەی بینراوە ئەو ئاراستەی کە ئێستا وەزی کوردستانی بەم حاڵەتە گەیاندووە ئەوانە زیاتر ناسراون لەو مەحافلانە لەو ئینانە ئاراستەکەی تر هیچ ینی لە ڕووی نێودەوڵەتی و پەیوەندی نێودەوڵەتیەوە نیەتی مەبەستم ئەمەیانە ناچمە سەر و بابەتیان ئەوشوەیە ینی جێی سەر سوورمان بووە لە لایەنی ئیسلامی داکۆکی لە پەرلەمان و لە ئاکاراکردنەوەی پەرلەمان و لە یاسا و سەروەری و دەستور ئەوانە بکات بۆ ئێمە ئەوەین کە هەین و لە ئەوڵەوە قەنەعەتەمان هەبووە تاکو سوودی حیزبیتان بینیوە لەم هەڵوێستانە چ سوودێکتان بینیوە هیچ چۆنە ئێمە حزبمان بۆیە تشکیل کردووە بۆی بە حکم بگەین لە ڕووی دەستکەوت ئێستاەکان بەرەبووان ڕخنێ ئەوە گیرێ ئەمانش بۆ دەسەڵاتیانەوانش بۆ تەوانەی بۆچی خۆ من جەمعی خێری نیم ئەزانم چیڵێ لەبەرەوە من هەمەڵوێستانان نوێنم وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ جەماوەر کەس بکەم و بۆی بەهێزتر ببم و بە قۆتر ببم ئەوەش ئامانجێکی حزبە باشە بۆ هەندێک کەس بە هەموو قوتی دەستی بە کورسیەوە گرتووە و ڕەخنەی واگری وڵات تۆ بۆ کورسیتە ئەی بۆ وەڵام من بۆ کورسیمە لە ڕێی خۆیەوە لەو ڕێەوە تۆ دروشمەکەت بەرز کردو تۆ تەداولی سوڵتە و ئازادی بیرڕا و شەفافێت و دەستا و دەستکردنی دەسەڵات و ئامانە هەموویت بەرز کردوێتەوە منش لەو ڕێوە سەبارەت بۆی کە ئێستاەوە لە بەرەوەی کە پەرلەمان بەرەیەک پەرلەمانی پەخسۆ بەرەیەکی ژەوەی کە داوای پەرلەمانێکی ئازاد دەکات لەکان بەرێ وەکو دەستکەوتی مادی ئەوانەتان زیاتر دەبووەگەر ئێمە دەستکەوتی مادیمان پێم وایە لە بەرەکەی ترە بوو کە ببوایە لەبەر دەستکەوتی مادی ینی دیارە ئێستا هیچ دەستکەوتێکی مادیمان لەمەی کە و بگرە هەندێک دەستکەوتی مادیمان لە دەست داوە لە دەست داوە بەڵێ سەبارەت بە مەسەلەی بەڵام گوێی نادەینێ سەبارەت بە مەسەلەی دۆخی خەڵک ڕاتان چیە سەبارەت بە و دۆخی ئەو خەڵکە لە ڕووی موچەوە لە ڕوویەوەی کە داهاتی کوردستان زۆر بەس خەڵکی کوردستان لەم بارودۆخەنە ئەم پێم وایە هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی کوردستانیش وە لێدوانەکانی بەرپرسان و ئەمیر و بەرپرسانی کۆمەڵی ئیسلامی لەو ڕۆوە داکۆکی پەرلەمانتارانمان لە بەغدا وانە لە یاسای بودجە و لە داکۆکی لە مافەکانی و ئەم سکاڵایە دوجار لەسەر حکومەتی عەبادی کردویانە لە بەغدا هەموو ئەمانە بە تایبەت کە بڕیاردەری لژنەی دارایی لە بەغدا کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە پەرلەمانتارانمان لە کوردستان هەموو ئەو داکۆکیانە دیارەکە کۆمەڵی ئیسلامی داکۆکی لە مافی خەڵکەکە داکۆکی لە موچێ و گوزەرانی خەڵکە سەبارەت بە داهاتەکانی کوردستانەوە بۆ چوتان وایە کە ئەم داهاتان لە دەستێکی شەفافدانین بۆیە دۆخی خەڵکی کوردستان بەم شوێنە داهاتەکان زۆر زیاترە لە موچە و ژیانی خەڵک پێمان وایە داهات شەفاف نییە و حکومەت ئەگەر قسە و ڕوونکردنەوەیشی هەبێ ینی ئەگەر شتێکیشی هەبێ هیچ قسەی نییە بۆ خەڵکی
لەبەرە خۆی کردوتە مووقعی تۆمەتی خەڵکی کوردستان یانی هیچ قۆڕکاری هەیە لە مەسەلی داهاتی نییە بۆ نمونە وان دێشتیش لە خەڵکە شارێتەوە ئێستا 2 ملیارد دلار قەرزی داناغاز لەسەر ئێمە بۆتە ماڵ بۆ لەبرۆ داناغاز داوای 26 ملیاری ترێکە بە 2 ملیارەکە ینی وەگوڵی دانی پیا ئەنرێکە قبڵێ قەرزارین بەڵام 1-2 ساڵە کە پەرلەمانتاران ئەڵێن قەرزارین حکومت لابەلاڵەوەی ڕاست ناکەن و ڕاست نییە و بەڵام ڕۆژێ نایانە سەر شاژە ینی هەندێ لەو هەندێکی شەفافێت نییە هەندێکی شەوەیە حکومت زمانی نییە ڕوونکردنەوەی بۆ خەڵک نییە لەگەڵ خەڵکە ڕاستیەکان ناخات بەڵام لە کوردستان کامیان کۆنتترۆڵی داهاتی نەوت و سامانەکاری کوردستانی کردووە حیزب یان حکوومەت کاکە حزب ینی کوردستان تا ئێستا ینی دیارە دوو ئیدارێ دوو وەزع دوو واقعە حزب بیرەنەوتی هەیە وەکو بزانیت جەناب حزب بیرەنەوتی هەیە پەرلەمانتاران ئەڵێن هەیەتی و بەڵگەیانێ لەو ڕوە ئێوە خۆتان نیتانە و کۆمپانیا نەوتوان ئێمە کۆمەڵی ئیسلامی شایەتمان زۆرە چۆنەی بێن بەڕێوە دەوڵەمەندەکان و کەسانەی کەوا خوای گەورە وەزێکی پێداون ینی ئەوانە شایەتن کە ئێمە چۆن کۆمەڵە بین بەڕێوە خۆتانیش وەکو پەیام دیارە دەبێ بزانن ینی کەناڵێکی تری فەزایی هاوشێوەی ئەوەی ئێوە لای کەم هەمان کارمەند و هەمان ینی بڵێ نەگەرەوە 100 کارمەندن ئەوی 100 کارمەند بێ لەو بپرسم زان بە چەنە چێ بەڕێوە لە خۆتانش بپرسن کە بودجەیەوە لە کۆمەڵی ئیسلامی کوردستان چەنە بەڵێ زۆر باش سەبارەت بە دۆخی کوردستان کاتمان کەم ماوە ئەگەر بەم شێوە ئیدارە بدرێت و کێشەکان چارەسەر نەکەن دۆخەکە بەکوێ دەگا بۆچی لایەنە سیاسەکان جددینیان دەسەڵاتدارن جددینین لە چارەسەرکردنی کێشەکانی هەرێم هەندێک لایەن متەڕەددن لە وەزی سیاسی تاکو تەڕەدودی ئەوان هەبێ وەزی سیاسی هەرێمی کوردستان وەکو خۆیە بێ دوو دڵن لە بڕیاردان و لە نێو خۆیانەوە ڕۆژی قسەیەکەکەنەوە ڕۆژی ئەوەکەن ئەوە پێم وایە ینی یەک قسەی لایەنەکان بە نەتیجەی ئەگەیان کێ کات دەکوژێت لە کوردستان کێشەکان چارەسەر ناکات پێم وایە ئەو لایەنەی کە وەزی کوردستانی بە ئێستا گەیاندووە و کاتە کوژێ و تەڕەدودی هەندێ لایەن ئەگەر نایەمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان باوەش بڵێن ینی لە گفتۆگەی لایەنەکانە ئامادەین کەوە هەنگاو بەرەو چارەسەر بۆ ئەو وەزع بنین ینی لەبیریەوە باین شتی نوێ چوە دوجار دەبێ ئێمە بە یەکەوە لەگەڵ هەموو لایەنە سیاسەکان پێکەوە بە نەتیجە بکەین چون ئەم وەزعی کە ئێستا هەرێمی کوردستانی تێدایە خراپە بۆ خۆی و بۆ بەرامبەر ئەو هەڕەشانش کە ئێستا لە هەرێمی لەسەر هەرێمی کوردستانە ئێمەی کورد زۆرجار لێ ئەخەوین گوێی نادەینێت تا بەرامبەرەکانمان بەهێزە بن بە قوتە بن دوای بە خەبەردێن وەکو داعش وەکو حەشدی شعبی هەردووگی حەشت ماوە هێشتانە ئێمە زەرەرەکەی ببینی بەڵێ دەسەڵاتداران خەوتون ئێستا لە کوردستان ئەمن کورد هەموو یاڵێن بە دەسەڵاتدارەوە بە ینی من ناڵێم ئێستا خەوتون ئەڵێن زۆر جار لێ خەوین و بەرامبەرەکەمان بەهێزە بێ چۆن وەکو داعش یەکەم جاروانە بوو یعنی مانوو داوسێ و زەرەری نابێ و تاکو دوایە و زەرەرانەی لێداین و ئێستش حەشت هەڕەشەیە نیە بۆ سەر هەرێمی کوردستان هەڕەشەیە بۆ سەر هەرێمی کوردستان هەی هەڕەشە نییە ئەی خۆ دووست شارێکی کوردستانی بوو هەموو چاوەڕێ بوون بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئێستا ڕوبعێکی بەدەست کوردەوەی هەڕەشە نییە بەڵێ زۆر باشە دو پرسیارم زۆر بە کوردی سەبارەت بە مەسەلەی لیستی هاوبەشی مەسەلەی هاوبەشی ئیسلامیەکان باز لەوەکێک کۆمەڵی ئیسلامی هۆکارە بۆ لێک نزیک نەبوونەوە یەک نەگرتنی ئیسلامیەکان ڕاتان چییە هیچ کۆمەڵی ئیسلامی تاکوێ هاوکارە زای چۆنە ئێمە حزبی سیاسین کاک حەکیم ئەحزابی سیاسی کاری سیاسیەکەین وانە لە جوغزە ئیسلامیەکە لە ڕەهەندە ئیسلامیەکە ئێمە ئامادەی هەموو برایەتیەکین لە کاری سیاسیمانە ئێمە بۆ نمونە ئەگەر باسی یەکگرتنەکەین دەبێت پێش یەکگرتن ئامادەی هەندێک کاری هاوبەشە باسی لیستی ئیسلامی دەبێت هەب باش ئێمە مجلیسەمان بۆ داناوە بزانین لەو ڕوانەوە ئەتوانین پێکەوە هەنگاوی سیاسی بنێن یەک هەڵوێز بین یەک مۆقفی سیاسی بین ئێمە وەکو کاری ئیسلامی وەکو نزیک بوونەوە لە ئیسلامیەکان ئامادەی هەموو هاوکاریەکین بەڵام هیچ نزیک بوونەوەیەک هیچ هەنگاوێکی سیاسی نانین لەم هەڵوێستە سیاسیانەی ئێستامان پاشگەز بووینەوە پاشگەز بوونەوە ئەگەر شتێکت مابێ کاتمان نەماوە فەرموو
ئەگە جناب پرسیارێکتمان بێگەنا سپاس دەکەم دەستخۆشیتان لێ یەکەم و هەموو لایەک دڵنیا دەکەمەوە کە ئینشاڵڵا کۆمەڵی ئیسلامی کوردستان و لێرەش و حەقیقەتێکەڵێم هیچ کارێکی جەماعی بێکەم و کورتی نییە و ئێمە کە لێرە باسی کوری خۆتانەیە ئێمە لێرە کە ئێمە باسی ڕاگەاندنی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەکەین و باس لە چاکیەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەکەین بەڵام ئەوەش دەبێ بڵێن هیچ کارێک حتا ئەوانەی کە جار وایە ڕخنە لەم لایەنێکە گرن دەبێت بزان کارەکەی خۆشیان بێ کەم و کورتی نییە بۆیە ئێمەش کەم و کورتیمان هەیە گرنگەوەی بە کەم و کورتەکان بزانین و هەنگاو بنین بۆ چارەسەرکردنی بۆ باشکردنی بەڵام ئەوەی ماوە بڵێم ئەمڕۆ کۆمەڵ بوون بۆ ئەندام و کادرەکانمان لە شار و شارشکۆکانی کوردستان جێ شانازیە ئەوەندەی توانی بێتمانەوە بکەین لەم قۆناغا چاکمان کردووە بە کورتی وەڵامی وەشم دەوێتەوە سەبات بە قۆڕکاری هەیە لە ناو کۆمەڵی ئیسلامی وڵا سوالکەری هەیە لە ناو کۆمەڵی ئیسلامیە قۆڕکاری نەزانیوە قۆڕکاری بۆ دەسەڵات و ئەوە دەکرێت نە پێشمەرگەمانێ دەسەڵاتی سەربازیمانە بێ نە کۆمپانیامانم هەیە پارەیشە بەڕاستی لەم دەوڵەمەن و لەو دەوڵەمەن و لەم لاو لەو لاو ئەوە نزیک 3 ساڵە حکوومەتی هەڵێن بودجێ بڕیوە ئەو پەرلەمانتارانەی بەغامان و لەم کەسە و لەم دۆستە و لەو ئەندام و لەو کادر و ماگانەی خەڵکەی خۆمان کۆمەڵە بێن بڕێوە کۆمەڵ کە پارەی نەبێ کە دەسەڵاتی سەربازی نەبێ کە ناوچەی نەبێ لە ژێردەستی بێ ناوچەی هەبێ حکمی بکە بیرینەوتیشی نەبێ جایتر قۆڕکاری لەکوێ دروست بۆ بەڕێز کاک محەممەد حەکیم کارگەری ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان سوپاسیش بۆی بینەرانی بەڕێز دەخواتان لەگەڵ